ژیان و گوزەران و داهاتووی منداڵانی ئیشکار لە سەرجادە نووسینێن بابەتە لەلایەن عەلی محەممەدەوەیە. کێشەی منداڵانی ئیشکەر و بە تایبەت منداڵانی سەرجادە کێشەیەکی جیهانی مەترسیدارە و لە دێر زەمانەوە ئەم کێشەیە ڕوبەڕووی منداڵانێکی زۆر و ئایندەی ئەو منداڵانە بووەتەوە. لای هەمومان ئەشکرایە کە منداڵان و هەموو ئەوانەی تەمەنیان لە خوار 18 ساڵیەوەیە پێویستیان بە بایەخدانێکی زۆر و گرنگە لە ڕووی دابینکردنی خۆراک و جل و بەرگ و پەروەردە و فێرکردن و تەندروستی و تەواوی خزمەت گوزاریەکانی تریشەوە، نەک خستنە بەرکاری سەخت و تاقەت پڕۆکێن، ئەو کارانەی کە سنوورێکی کاریگەر بۆ گەشەی بیر و جەستە و تێکڕای ئەندامە چالاک و هەستەوەرەکانیان دانێ. گەلێ هۆکاری گشتی هەن کە بنەمای سەرهەڵدانی ئەم دیاردە مەترسیدارن، لەوانە شەڕ و شۆڕە جیهانی و ناوچەیەکان و سیستەمە زۆردار و ملهوڕەکان و کێشەی خێزانی و توندوتیژی و لە یەکترازانی خێزانەکان و لاوازی هۆشیاری گشتی سەبارەت بە منداڵ و مافەکانیان و پێداویستیە گرنگەکانیان، تەنانەت کارەساتە سروشتیەکانیش لە وێنەی ڕوودانی لافا و زەمین لەرزە وشکە ساڵی و بڵاوبوونەوەی نەخۆشی سەرڕمی زیانەکانیان و ڕوو لە منداڵان و خێزانە هەژارەکانیان دەکات. لە کەسی شاراوە نییە پەرسەندنی هەژاری و بێکاری زەمینەیەکی لەبەر دەڕەخسێنێ بۆ گرفتاربوونی منداڵانی بە کاری سەخت و زیان بەخش بە توانای هزری و جەستەییان، قەیران و ئەزمەیەک لە دوای یەکەکانی سەرمایەداری و هەر ماوەیە بێکاربوونی ژمارەیەکی زۆر لە کرێکاران و کارمەندانی شوێنی کار و کۆمپانیاکان، بەردەوام ئەم کێشە و گرفتە باری سەرشانی منداڵان قورستر و سەختتر دەکا و زۆرێک لە خێزانەکان بەناچاری منداڵەکانیان ڕەوانەی شوێنەکانی کار و سەر شەقام و کوچە و کۆڵانەکان دەکەن. خۆ ئەگەر کارەکانیشیان سووک و ئاسانیش بن، قۆناغی منداڵیان لەبەر دەبات، بە تایبەت کە لەسەر پشتی ڕاستەوە خۆی خێزان بە دوور دەبن و لە چاودێریە تەندروستیەکان و خزمەت گوزاریە گشتیەکان بێبەش دەبن. ئەگەرچی لە وڵاتە سەرمایەداریە پێشکەوتوەکاندا منداڵان هەندێک مافیان پێڕەوا بینراوە، بەڵام لە هەندێک وڵاتی تردا منداڵانی پەنابەر و کۆچبەر کە هێشتا خێزانەکانیان ڕەگەزنامە و کارتی نیشتەجێبوونی هەمیشەییان نییە، ناچار بەکاری دوورە دەست و سەخت و نایاساییش بوون. لە وڵاتە دیکتاتۆری و ملهوڕەکاندا بە تایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەرەڕای ئەوەی زۆرێکیان لە نێو دەستور و یاسا و ڕێکەوتنە نێو دەوڵەتیەکاندا ئاماژەیان بە مافەکانی منداڵان داوە و سەلماندویانە ئەم مافەیان، بەڵام بەهۆی فەرمانڕەوایی تاقمێکی ملهوڕ و دیکتاتۆر و قۆڕەقکردنی هەموو جۆنکە سەرەکیەکانی ژیان و گوزەرانە و هەروەها بەهۆی شەڕوشۆڕی خوێناوی و ئاوارەیی و دەربەدەریەوە منداڵان بارێکی سەخت و نالەبار دەگوزارێنن و لە زۆرێک لە پێداویستی و خزمەت گوزاریە گشتیەکانیش بێبەشن. هەر لەم ساڵانەی دواییدا بوو بەهۆی شەڕە خوێناویەکانی نێوان ئۆکراینیا و رووسیا و نێوان ئیسرائیل و حەماس لە فەڵەستین و حیزبوڵڵا لە لوبنان و دەست و پەیوەندەکانی تری کۆماری ئیسلامی لە ئێران لە سووریا و یەمەن و زۆر شەڕ و شۆڕ و نائارامی تر گەماروی نامرۆڤانە لەسەر گەلان ژیان و گوزەرانی ملیۆنەها منداڵی گیرۆدەی مەترسی کوشتن و کەم ئەندامبوون و بێسەوادی و برسێتی و بێنان و ئاوی و بێکارەبایی و چەندەها نەخۆشی جەستەیی و کۆمەڵایەتی کردووە. جێگای نیگەرانیشە سەرەڕای گرنگی ئەم توێژە بەرینە و کاریگەریان لەسەر ئایندەی کۆمەڵ کێشەکانیان جێگای بایەغ نییە. سەبارەت بە ئاماری ڕۆن و دروستیش ئەگەرچی جاجارە ڕێکخراوەکانی سەر بەنەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی پەیوەندیدار بە مافی منداڵانەوە ئامار و سەرژمێری منداڵانی کارگەر و سەرشەقامیان بڵاو کردوێتەوە یان دەکەنەوە، بە تایبەت کە لە جیهاندا زیاد لە 220 ملیۆن لەم جۆرە منداڵانە هەیە لە وڵاتە ملهوڕ و دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەور و پشتیش داخرافتر. بەڵام هەر ئەم ئامارانش ئاماژە بە بەردەوامی تونند و تیژی لە ڕادەبەدەر لەسەر منداڵان و بێبەشبوونیان لە هەموو ئەو مافانەی کە بۆ نەشونەمایان پێویستە لە ڕووی جەستەی و بیر و هزر و هۆشیاری و توانای دەربڕین و متمانە بەخۆ داهێنانەوە دەکەن. بۆ چارەسەرکردنی ئەم هەلومەرجە دژوارەی منداڵان و سنووردانان بۆ نەهامەتیەکانیان پێش هەمووشت هێنانەکایی سیستەمێکی ئازاد و دادپەروەرانەیە، سیستەمێک
کە نەک هەرمافەکانی منداڵ لە دەستور و یاسا و ڕێساکانیدا داڕێژرابێ بەڵکو بەکردەوە بە میکانیزمێکی گونجاو و سیستەماتیک و لەسەر بنەمای ئاماری دروست و ڕوون هەوڵی چارەسەری باری خراپی منداڵان بدات و زەمینەی لە باریان بۆ بڕەخسێنێ بۆ گەڕانەوەیان بۆ باوەشی گەرمی خێزان و دابینکردنی تەواوی پێداویستەکانی خوێندن و تەندروستی و پەروەردە و شوێنی نیشتەجێبوون و زۆرێکی تریش پێویستە هەوڵی ڕاستکردنەوەی هۆشیاری کۆمەڵایەتی کۆمەڵانی خەڵکیش بدرێ منداڵانی کار و منداڵانی سەرجادە بە قوربانی شەڕ و نەهامەتی و سیستەمە ملهۆڕ و دیکتاتۆر و نادادوەرەکان بناسێنرێن نەک بە چاوی سووک و ڕقەوە تەماشایان بکرێت پێویستە تێکۆشەرانی ئازادی خواز و دادپەروەران و داکۆکیکاران لە مافەکانی منداڵان هەوڵی پێکەوە گرێدانی داواکاری ئەمانە و داواکاریەکانی ژنانی ستەمدیتە و چین و توێژە ناڕازیەکان بدرێ و بە داواکاری کرێکاران و خەڵکانی هەژار و نەدراوە نەدارەوە پەیوەست بکرێن چونکە ڕێگاچارەی هەر یەک لەم چین و توێژە زۆر لێکراوانە بەندە بە بەدی هاتنی سیستەمێکی ئازاد و دادپەروەر نەک بەمانەوەی بەردەوامی سیستەمێکی ملهۆڕ و زۆردار و نادادپەروەر کە خۆی سەرچاوەی هەر هەموو نەهامەتی و توند و تیژی و ڕۆژە ڕەشەکانی ناو کۆمەڵگایە